بۆ تاوتوێکردنی پرسی ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم با سەرپەرشتی ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ لە شاری سلێمانی کۆبوونەوەیکی نائاسایی گرێدا لە کۆبوونەوەکەدا ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی وردەکاری ئامادەکاریەکانی بۆ هەڵبژاردن خستە ڕوو. کۆبوونەوەی نائاسایی ئەمڕۆ تایبەتە بە هەڵبژاردن و ئامادەکاریەکان، یعنی سەرکردایەتی دوایین کۆبوونەوە دەکات بۆ بڕیاردان لە هەموو ئەو ئیجراعاتانەی کە کراون و ئامادە کراون و سیفەتی ڕسمیان پێدەدا. ئەوەی کە ئەمێنێتەوە ئێمە تەطبیقی ئەو قرارانەیە کە ئەدرێوە بەفعلی چون بەدەمی بڕیارەکانی کۆمسیۆن و ئەو ئیلتیزاماتانی کە ئەکەوێتە سەر ئێمە چ لە ڕووی حیزبی بێ و چ لە ڕووی کارکردنی جدی بێ بۆ قەزێکە. مە حەزەکەم لێرە ئەوە بڵێم هەڵبژاردننی ئەم جارە هەڵبژاردنێکی چارە نووسازە و هەڵبژاردنێکە حەماسەتێکی گەورە و ململانەیەکی گەورەش بەخۆیەوە دەبینێ. ئێمە هیوادارین ئەم هەڵبژاردنە بکرێتە هۆکارێک بۆ بەرەو پێشبردننی پرۆسی دیموکراسی لە هەرێم و بۆ بکرێت مای چارەسەری کێشەکان. لا کۆبوونەوەکەدا دوا پێشاتە سیاسەکانی هەرێمی کوردستان تاوتوێکران جەخت لە سەرنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا کرایەوە. لەگەڵ ئەوەشدا ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ باوریاییەوە دەڕوانە هەوڵی حیزبە دەسەڵاتدارەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا و پێشیان وایە بەهۆی بوونی کەم و کورتی لە کارەکانی کۆمسیۆندا دەرفەتی ساختەکاری بۆ حیزبە دەسەڵاتدارەکان ڕەخساوە. تا ئێستاش ئەومە ترسیە هەیە کە کۆمسیۆن لە هەرێمی کوردستان نەتوانێت بێلایەنی خۆی بپارێزێت و نەتوانێت بە پاکژی هەڵبژاردنەکان بەڕێوە بەرێت. بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە پێمان باشە کە هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت و هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چاودێری هەڵبژاردنەکان بکەن بۆ ئەوەی بتوانن و جەماوەری کوردستانیش بە تموحێکی زۆرەوە بەشدار بن و حتا ڕێکخراوە مەدەنیەکان بەشدار بن لە چاودێریکردنی هەڵبژاردنەکان بۆ ئەوەی پرۆسەیەکی باش و دیموکراسی و نەزیح بەڕێوە بچێت. ئەگەرچی هیچ لایەنێک با فەرمی داوای دواخستنی هەڵبژاردنەکانی نەکردووە، بەڵام هەوڵی بەشێک لە لایەنەکان بەو ئاڕاستەیەدایە کە هەڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێت. ئەوەش لە کاتێکدایە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لا بەجێگەیاندنی کارەکانی بەردەوامە و لە یەکەم هەنگاوی کرداریدا ڕیزبەندی قەوارە سیاسیەکانی دیاری کرد. ئیحسان سایبر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.